لە 24 ساڵی 1970 قەزای سەید سادق لەلایەن حکوومەتی بەعسەوە خاپوور کرا. لە پاش 30 ساڵ لە وێرانکردنی ئەم شارە دانیشتوانەکەی نیگەران و پیان وایە حکوومەت کەمتەرخەم بووە لە باغدان بە شارەکەیان. ماڵمان لێرە بوو لەوەدا ئێمە خانوێک گڵ بوو، خانوەکەم کرد بە مسەلح کە کردم بە مسەلح نەچوومە ناوی ڕێک حکوومەت باری دەری کردین ڕامان بەڵحەڵ چون ناردیان بۆ باریکە خۆمان ڕامان کرد هەر ڕامان کرد لەوەدا چین بۆ باریکە لەوێ ئیتر مدەیەکی زۆر لەوێ ماینۆ لە باریکە ساکە ڕووخا وەکو خۆ کە زیان و لێکەوت ئایا قەرەبوو کراویتەوە؟ نەوەڵا ئەشیای باسمان نەکراوە لە هیچ شتێکە بەخوا باسمان نەکراوە دینارێکی عێراقیمان نەگراوەتێ. ساڵی 2013 لەلایەن دادگای باڵایی تاوانەکانی عێراقەوە کەیسی خاپوورکردنی بە جینۆساید ناسێنرا، بەڵام تا ئێستا قەرەبووی مادی و معنەوی زیان لێکەوتوانیان نەکردووەتەوە. پارێزەرانی سەید سادقیش هەوڵی تاویان داوە، بەڵام تا ئێستا هەوڵەکانیان بێ ئەنجام بووە. وەکو پارێزەران و یاساناسان و کۆمەڵێک مافناسی ئەم شارە خۆبەخشانە جوڵاندنی کەیسەکەمان تێپەڕاند و دوای ئەوە کۆمەڵە کەس وەکو سکاڵاکار و وەکو شاهدی ڕووداوەکە تەقدیمان کرد و ڕەوانەی بەغداد کرا. لەو لەبەرەوە اختصاصی محکەمەکە تایبەتە بە محکەمەی دادگای باڵای تاوانەکانەوە بێ ئەوان لێکۆڵینەوەتیا بکەن پاشەوە دەرچوو ئەو ئیجراعاتە یاسانی کەوا پێویستە لە مەرحلەی تحقیقات تەواو بوو، بەڵام ئەوەی ماوەتەوە ئەو دادگای باڵای تاوانەکان بە هەوڵێکی شۆڤینانەیە ئێستا لەبار براوای لێکاتەوە سڕ کراوە. ئەم ساڵ لە یادی خابوورکردنی سەید سادقدا هیچ جۆرە چالاکیەک ئەنجام نەدرا. سەید سادق یەکێکە لە قەزا گەورەکانی هەرێمی کوردستان و ژماری دانیشتوانی زیاتر لە 110,000 کەسە. لە ڕووی کارگێڕیەوە سەر بە پارێزگای سلێمانی و داکەوێتە 46 کیلۆمەتر خۆرهەڵاتی سلێمانیەوە. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام. سەید سادق.